سڵاو کاتژمێر نۆیشەوە بە کاتی هەولێر لەگەڵتانین بۆ پێشکەشتنی بەرنمەیەکی دیکەی ئەمریکا بڕیار دەدات. لەم دەموساتەدا هەردوو بربژێری دیموکراتەکان و کۆمارەکان لە یەکێک لە ویلایەتە هەرە گرنگەکانی ئەمریکا بانگەشەی هەڵبژاردن دەکەن، ئەویش ویلایەتی فلۆریدایە. لەگەڵمان بن ئەم شەوە بۆ شیکردنەوەی چەند داتایەکی گرنگ و قسەکردن لەگەڵ چەند خەڵکێکی شارەزا و باڵادەست لە تێگەیشتندا سیاسەتی ئەمریکا بۆ چوونە قوڵایی هەڵبژاردنەکانی ئەمریکا و ئەو داتانەشی دەکەینەوە کە پێیوەستن بە هەڵبژاردننی کاندیدەکان. لەم دەموساتەشدا لە ئەمریکا 39 ویلایەت بەتوندی ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بوونەتەوە و هەروها ڕۆژانە زیاتر لە 800 کەس بەم ڤایرۆسە دەمرێت کە ئەمەش یەکێکە لە گرنگترین بابەتەکانی هەڵبژاردن لە نێوان کاندیدا دیموکراتەکان و کۆماریەکاندا. لەگەڵمان بن بۆ ئەم بەرنامەیە. ترامپ و بایدن لە فلۆریدان وتاری ترامپ دەگوازینەوە ترامپ بەشداری لە کەمپینی هەڵبژاردنەکان دەکات. ئێمە کۆمەڵێک بڕیارمان لە سەرۆکەوە پێ هەیە کە بۆ کار دەکات لە پێناوی پاڵپشتیکردنی خەڵکی ئێمە. ترامپ بڕیار دەدات بۆ پاڵپشتی ژن و پیاوان دەکات لە ناو سیستەمی بەرگری و سەربازی و هەروەها ئێمە باوەڕمان بە تواناکان و بڕیارەکانی ئەو و بە سەکردایەتی ئەو هەیە لەوەی کە دەتوانێت ئەمریکا بەرەو ئارامگەیشی باش بەرەتەڕێەوە و هەروەها ئەو کەسێکە کە ئاشتی خوازە و دژایەتی ڕقوکینە دەکات و پێویستە ئێمە هەمیشە وانە لە ڕابردووە وەربگرین و ئێستا لە هەر چ کەساتێکی دیکە گرنگترە لەوەی کە ناکرێ ئێمە لە بیری بکەین لەوەی کە لە ژێر سای ئەم ئیدارەیەدایە و ئەم بەهاکانی ئەمریکا و پرەنسەپلەکانی ئەمریکا پارێزراون و بەورە کراون و لە باوەش گیراون. ئێمە 4 ساڵی زۆر نایابمان هەبووە لە ژێر سەکردایەتی دۆناڵد ترامپ. لە سەرەتاکانی 2020 نەتەوەکەی ئێمە ڕوبەڕووی قەیرانێکی تەندروستی گەورە بووە، ڤایرۆسیەک کە وڵاتەکەمانی داگیری کرد و هەموو خەڵکیش تێگەیشتن لەوەی کە چەند مەترسیدارە و ئەم نەخۆشیە بە هەموو تواناکانی خۆمانەوە ڕوبەڕووی دەبینەوە و ئێمە ئێستا لە پرۆسەی دروستکردن و بەرهەمهێنانی ڤاکسینەکین بۆ کوشتن و ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە. ئەو ڤاکسینەی کە ئەمە شتێک نییە کە بە ئاسانی بێتە دی ئەگەر ئێمە پاڵپشتی ئەم پرۆسەیە نەکەین و هاوکار نەبین ئەو کاتە ئێمە هاوکاری تەندروستی و پاراستنی خەڵکی ئەمریکا نابین. هیچ ریاسایەک نییە بۆ مامەڵێکی سیاسیانە کاتێک کە بابەتەکە نەخۆشیە. من ئەم چ کەساتە بە هەند وەرگرم لەوەی سوپاسی هەموو ئەو سەربازانە بکەم لەبەری پێشەوە شەڕی ئەم ڤایرۆسە دەکەن و ژیانی خۆیان خستۆتە مەترسیەوە. زۆر سوپاس بۆ هەموو ئەو کارێکەوە ئەنجامتان داوە ئێوە و ئاکەن کەوا هەموو ئەو هاوڵاتیانی ئێمە کەوا مەترسیان لەسرە پارێزراو بن و ئێمە وەکو ئیدارەی ون و دۆناڵد ترامپ پاڵپشتیتان دەکەین و دڵنیاتان دەکەینەوە لەوەی کە ئێمە هەموو کارێک دەکەین بۆ ئەوەی کە ئێوە هەموو ئەمرازێکتان لەبەردەستدا بێ بۆ شەڕکردنی ئەم ڤایرۆسە. ئەم ئیدارەیە بەردەوام دەبێت لەسەر پێشخستنی کۆمەڵێک ڕێوشێنی تازە لەوەی کەوا وابکات توانای ستافی تەندروستی ئێمە بەرز بێتەوە بۆ لەناوبردنی ڤایرۆسەکە و هەروەها کارێک بکەین کەوا هەموو بزنسەکان بۆ خۆیان بەردەوام بن بە شێوازێک ئابووری وڵات تووشی داڕوخان نەبێت و هەروەها سەرۆک تەنیا هەوڵ نادات لەوەی کەوا ڤایرۆسەکە لە ناوبەرێت بەڵکو هەمان شێوە هەوڵ دەدات لەوەی کەوا ئەو خەڵکانەی کەوا لە کەرنتینە
دابڕاون لە یەکتری و پەیوەندەکان. بەڵێ بەڕێزان دەگەڕێنەوە لاتەن ئەمە دۆناڵد ترۆمپ بوو لە یەکێک لە ویلایەتە هەرە گرنگەکان کە ویلایەتی فلۆریدا لەم ویلایەتەدا لە ساڵی هەشتاکانەوە تاوەکو ئێستا هەر کەسێک ئەم لە فلۆریدا برد بێتەوە بووە بە سەرۆکی ئەمریکا جگە لە یەک جار نەبێت بۆیە شوێنێکی زۆر گرنگە ئەگەر ترۆمپ بێ بجارێکی تر ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا دەبێت لەم ویلایەتە 29 خاڵی کۆلیجەکان بەدەست بێنێ. بەرپرسی کۆرۆنا و هەڵبژاردنەکانی ئەمریکا بەپرسی کۆرۆنا و هەڵبژاردنەکانی ئەمریکا دەست پێ دەکەن و لەو بارەوە سەرۆکی کۆنگرێسی ئەمریکا نانسی پلۆسی دەڵێت تا دێت توشبوون بە کۆرۆنا لە وڵاتەکەمان ڕوو لە زیادبوون دەکات و ئەم دۆخەش دۆناڵد ترۆمپ بەرپرسیارە و زۆریش گرنگە کە دەسەڵاتی خۆپارێزی بدرێت بە حکوومەتی ویلایەتەکان بۆ ئەوەی بتوانن خۆیان کار بۆ پارێزگاری خۆیان بکەن بە قسەکانی پلۆسی با قسەکانی پلۆسی ببیستن و بزانین چیتر دەڵێت. ئەم بەیانیە ژمارەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا گەیشتە 9 میلیۆن کەس ئەوە ژمارەیەکی زۆر گەورەیە بۆ وڵاتەکەمان. من نیگەرانم لە دۆخەکە نامەوێت چیتر هاوڵاتی ئەمریکی بمرێت. ئەم دۆخە ترامپ لێی بەرپرسیارە و دەبێت کار لەسەر ئەوە بکرێت دۆخەکە چارەسەر بکرێت. پێویستە دەسەڵات بدرێت بە حکوومەتی ویلایەتەکان بۆ ئەوەی ماسک بەستن بکەن بە ناچاری چونکە ئەوە پێداویستێکی حتمیە لە وڵاتەکەمان بەڵێ زۆر گرنگە حکوومەتی ویلایەتەکان خۆیان کار بۆ پارێزگاری خۆیان بکەن. بەڕێزان هەڵبژاردنەکانی ئەمریکا پارێشی زۆری تێدەچێت و تا دێ ئەم هەڵبژاردنانە زیاتر پارەی تێدەچێت لە ئەوانەی پێشوو هەر بۆ زانیاریتان ساڵی 2008 کاتێک ڕکابەری لە نێوان جۆن مەکەین و باراک ئۆباما بوو 5.3 بلیۆن واتە ملیار 5.3 ملیار دۆلار لە هەڵبژاردنەکانی تەنها سەرۆکایەتی خەرج کرا. باشە بابزانین ئەی 2016 کاتێک هیلاری کلینتن لەگەڵ دۆناڵد ترۆمپ بوو چی لێ هات لە 2016 6 ملیار و 500 هەندێک داتا دەڵێن 6 ملیار و 800 دۆلار سەرف کراوە. ئەم پارەیە بۆچی بووە دواتر دێنە سەرەوەی ئەم پارانە لە چ ڕێگایەک و بە شێوازێک و بە چی یاسایەک کاندیدەکان دەتوانن سەرفیان بکەن. میدیاکان پارەیەکی زۆر دەبن بۆ نمونە ئەو ڕێکلامانەی کە لە تەلەڤیزیۆنەکان دەکرێت یاخود ئەو ڕێکلامانەی بۆ باج و بۆ شوێنی رادیۆکان و بۆ ڕۆژنامەکان و لە بڵنگۆی هەندێک ئەو شوێنانەی کە دەتوانێت بەپێی یاسا دەتوانێت ڕێکلامی لێ بکرێت لەم شوێنانە سەرف کراوە بەڵام یاسا هەیە لە ئەمریکا ئەم یاساش چۆنە بۆ نمونە هەر سەرۆکێک کە دەبێت بە سەرۆشی ئەمریکا لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان بۆ سەرۆکاتی دەتوانێت بودجەیەک لە دەوڵەت وەربگرێت بودجەکە دیارە بە شێوازێکە دادەندرێ ئەو بودجەیە بۆی چەندەوە دەبێت شێوازی سەرفکردنەکەشی بۆ دابدرێ بۆ نمونە چەند دەتوانێت لە میدیا سەرفکە چەند دەتوانێت لە ڕۆژنامە سەرفکە ئیتر بەپێی ئەم شوێنان چەند دەتوانێت بدا بەو ستافەی کە کاری لەگەڵ دەکەن بەڵام بودجەکە زۆربەی جار کاندیدەکان ڕفزی ئەوە دەکەنەوە کە بودجێ حکوومەت وەربگرن چونکە کاتێک بڕیاردا بودجێ حکوومەت وەربگری بۆ نییە دینارێک دۆلارێک لە هیچ کەسێک لە خەڵکی ئەمریکا وەرگری جگە لە هەندێک شوێن نەبێکە دەتوانێت بەپێی یاساجا بۆ نمونە زۆربەی کاندیدەکان پیان وایە دەتوانن لە ڕێگەی خەڵکەوە پارەی زیاتریان دەستکەوە وەک لەوەی کە بودجەی حکوومەتی فیدرالی ئەمریکا پێیان بدات بۆ هەڵبژاردنەکان. لە هەر کاتێکدا بودجەی بۆ نمونە ئەگەر هیلاری کلینتن سیر بکەیت 85 ملیۆنی سرف کردووە لە خەرجی هەڵبژاردنەکان و دۆناڵد ترۆمپ لە بەرامبەریدا 90 ملیۆن ئەمانە بەس بۆ ستافی کەمپینەکانیان بووە. لێرەدا دەبین دۆناڵد ترۆمپ چەند زیاتری سەرف کردە بەڵام لە کۆی گشتی لە 2016 هیلاری ترۆمپ زۆر زیاتری سەرف کردووە. ئەو پارەیە کە خەڵک دەتوانێت بیدا بە کاندیدەکان بەپێی یاسا لە وڵاتی ئەمریکادا بۆ هەر هەڵبژاردنێک هەر هاوڵاتێک دەتوانێت تا 2800 دۆلار بدا بە کاندیدەکان بە سەرفکردن بەڵام ئەمە لە ویلایەت بۆ لە ویلایەت جیاوازە ئەمە یاسایەکی فیدرالیە لە 4 ویلایەتدا بەم لە هەموو ویلایەتەکان بەم شێوازێ تەنها لە 4 ویلایەت نەبێت کە خەڵک دەتوانێت بە ئارەزی خۆی پارە بدا و ویلایەتانەش ویلایەتی ئۆریگۆنن ویلایەتی مزوریە ویلایەتی یوتا لەگەڵ ویلایەتی ڤێرجینیا لەم 4 شوێنە هەموو هاوڵاتیەک بۆ هەیە چەندین پارە بدا وەکو گوتمان هەر هاوڵاتیەک بۆ هەڵبژاردنێک دەتوانێت 2800 دلار بدا بۆ کاندیدەی کە دەیەوێت و لە ساڵێکدا ئەگەر چەند هەڵبژاردنێک هەبێت چکە هەڵبژاردننی لۆکاڵ هەیە هەڵبژاردننی
ئەنجومەنی نوێنەران هەیە هەموو 2 ساڵ جارێک سەناتۆرەکان هەیە هەموو 6 ساڵ جارێک لە کۆی 1 ساڵدا هەموو هاوڵاتێک دەتوانێت تا $5,000 بدا بەڵام لەوە زیاتر هاوڵاتی ناتوانێت بیداوە کاندیدەکانیش ناتوانن هاوڵاتی لەوە زیاتر پارەی ئەو ئابوونەی کە ئێمە پێ دەڵێن نابوونە لێیان وەربگرن و یاسای وەکۆی بۆم باسکردن بەو شێوازەیە ئەمە تەنها لە 46 ویلایەتدا هەیە لەو 4 ویلایەتێکی باسمان کە $2,800 وانە لەو 4 ویلایەتە هاوڵاتی ئارەزوی خۆەتی چەند پارە دەدا جا پارەی ئەم ساڵ ئەوەی گرنگە ئەوەیە پارەی ئەم ساڵ تاوەکو ئێستا بەپێی راپۆرتێکی نیویۆرک تایمز و فاینانشل تایمز دەڵێ $11 میلیارد تێچووە بە بەراورد لەگەڵ 4 ساڵ بەلێسەکە $6.8 میلیارد تێچوو و مەزندە دەکرێت تا کۆتایی هەڵبژاردنەکان ئەم هەڵبژاردن گرانترین هەڵبژاردن بێ لەوانەیە $14 میلیارد تێبچێت بەڵام تا ئێستا $11 میلیارد تێچووە. بەڕێزان دەچینەوە فلۆریدا و جێبیستی دۆناڵد ترامپ دەبین لە نێو هەوادارانی خۆیدا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن. ئەو سیناتۆر هاتە ئۆفیسەکەم و کەسێکی زۆر باش ئەو پێم وت کە تۆ من دەناسی و من هەموو گەلی ئەمریکا ڕەگەزپەرستی نییە ڕنگ جیاوازی ڕنگ نییە وەکو یەک سەیری هەمویان دەکەم و هەمویان تووشی سەر سوورمان دەکەم بەو سیاسەتەی کە هەمە و شتێک دەکەم کارێک دەکەم کە لە مێژووی ئەمریکادا نەکرابێ زۆر جیاواز لە سەردەمی جۆی خەوتوو من خۆم دەزانم کە چی دەکەم وەک بینیتان کە بازاڕەکانی ئێمە بینیتان ئەمڕۆ لە 131 بوو پێنوێنەکان هەمویان لە بۆرسەکان ئەوە لە مێژووی ئەمریکادا ڕووی نەداوە ئێستا زۆر GDP ئێمە داهاتی ساڵانەی ئێمە لە ساڵی 1950کان ئەتوانم بڵێم لە 1950 بەدواوە ئەم ژمارەیە تۆمار نەکراوە و GDP ئێمە زۆر بەرز بووەتەوە 33.1 من هیچ کات ڕاستی پێتان بڵێم بیریشم لێ نەیە کردوێتەوە ئێمە بگەینە ئەم ژمارەیە بەڵام کەسیش باسی ئەمە ناکە ئەمە ژمارەیەکە کە هیچ نەتەوەیەک لەسەر ئەم کوڕی زەویە لەسەر گۆی زەوی ئەم ڕقەمە ئەم ژمارەی تۆمار نەکرد سەیری ئەوروپا ئەڵمانیا باشە فەڕەنسا باشە بەڵام ئەگەر سیر بکەی کە ئێمە کردومانە ئێمە تیمێکین پێکەوە ئێمە باشترین بۆ ئەوان دەخوازیین ئەوان بەڵام بە بەراورد بە ئێمە کاریان وەکو ئێمە نەکردووە جارێکی دیکە ئەچنەوە وڵات داخەن من جارێکی دیکە وڵات داناخەمەوە قەدەغەی هاتوچۆ ڕناگەێنم ئێستا بزنسی ئێمە کراوەتەوە بازاڕ ئێمە کراوەتەوە ئابووری ئێمە 4 هێندە زیاتر بووە لەو پێشبینیانەی کە باسییان دەکرد باسی 7% یانە کرد ئێستا مێلانیا زۆر باشە محافظ حاکمی ئەم ویلایەتە زۆر باشە من هیچ کەسم نەبینەوە کە بەو شێوەیە قسە بکات بەڵام ئێمە هیچ بژاردەیەکی دیکەمان لە بەردەمدا نییە تەنها لە نێوان ترامپ و جۆی خەوتوودا دەبێ یەکێک هەڵبژێرین ئەوان خەڵکی باش نین بەڵام دڵنیام خراپەکانیشیان زۆر لە جۆی خەوتو زۆر باشترن من بەرامبەر خراپترین کاندید لە مێژووی ئەمریکادا هەڵبژاردن دەکەم خراپترین بایدن خراپترین کاندیدە لە مێژووی ئەمریکادا نەدەبوو ئەو هەڵبژێردێ نەدەبوو بێتە کاندیدی دیموکراتەکان بەڵام هەڵبژێردراوە دەکرا کەسێک هەبوایە کە گەنجتر بەتواناتر بە تااقەتر سیاسەتێکی باشتری هەبوایە
سەیری پشتەوەتان بکەن کە من دەیبینیم ئێستا لێرەوە ئەمڕۆ جارێکی دیکە بایدن ژێرزەمینەکەی جێهێشتووە دلاوەری جێهێشتووە ئاتۆتە فلۆریدا ئەویش خەڵکی پێنسلڤانیا زۆر باش بوون لەگەڵی ئەو هەموو جار ئەیوت من کۆتایی بە دەرهێنانی نەو دەهێنم لە کانە بەردینەکانی ئەمریکا بەڵام زۆر بە جوانی زۆر بە ئەدەبەوە مامەڵەیان لەگەڵدا دەکرد دەیان زانی کە سیاسەتی ئەو بۆ وزەی ئەمریکا کارەساتە بەڵام دواتر قسەکانی خۆی گۆڕی کە من لێرە باسم کرد قسەکانی خۆی گۆڕی هەنتەری کوڕیی لێ هات بابەتی هەنتەری کوڕیی لێ هات هەنتەر لەکوێیە ئایا هەنتەریش لێرەیە ئەوان هیچ کەس پرسیار ناکە ئەرێ هەنتەر لەکوێیە ئێستا بەڵێ بەڕێزان ئەمە دۆناڵد ترۆمپ بوو لە نێو هەوادارانی خۆی لە سەرگەرمی بانگەشەی هەڵبژاردنە لە فلۆریدا کە گرنگترین ویلایەتە یەکێک بە ویلایەتە خۆڵەمێشیەکان ناسراوە لە هەمان دەم و کاتیشدا ڕکابەرەکەی جۆ بایدن هەر لەم ویلایەتە بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆی بۆ کاندیدا دیموکراتەکان دەکا بۆ کۆنگرەسی ئەمریکا. بەڕێزان دوو بابەتی گرنگ کاریگەریان لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا هەیە پرسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا و کاریگەری نەرێنی پرسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا لەگەڵ ئابووری کاریگەری نەرێنی لەسەر دەنگەکانی ترامپ هەیە لە لایشی دیکەشەوە سەبارەت بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا گرێبەستی سەدە و ئاشتی نێوان عەرەب و ئیسرائیل وەک چێکی گرنگ بەدەست ترامپۆیە بۆ ئەوەی هەوڵ بدات تا جووە ئەمریکایەکان ڕازی بکات بۆی دەنجی پێ بدەن هاوکارانمان ئینهاوسێکیان لەم بارەیەوە ئامادە کردووە فەرموون بیبینن. دوو پرسی گرنگ لە ئەمریکا کاریگەریان لەسەر هەڵبژاردنەکان و دەنگەکانی دۆناڵد ترامپ هەیە ئەویش پرسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا کە کاریگەری نەرێنی لەسەر دەنگەکانی ترامپ هەیە لەلایەکی تریشەوە گرێبەستی سەدە و ئاشتی نێوان عەرەب ئیسرائیل وەک چەکێکی گرنگ بەدەست ترامپەوەیە بۆ ئەوەی جووە ئەمریکیەکان ڕازی بکات دەنگی پێ بدەن. توشبوون بە کۆڕۆنا لە جیهاندا 44 ملیۆنی تێپەڕاندووە و لەو ژمارەیەش نزیکەی 9 ملیۆنیان تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و ئێستا زیاتر لە 1 ملیۆن کەس لە جیهاندا بە ڤایرۆسەکە مردوون کە دروست 228 هەزاریان لە ئەمریکان و زۆر بەشیان لە ویلایەتی نیویۆرکی گەورە شاری بازرگانین. لە سروبەندی هەڵبژاردنەکاندا دۆناڵد ترامپ ڕایگەیاند سەرڕای هەموو ئاڵۆزیەکان خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی کاندید دەکاتەوە و دەیەوێت وەکو 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کار بکات. بەڵام ڕکابەرەکانی لە میدیا و لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا کۆڕۆنایان وەک کارتێکی فشار لەسەری بەکارهێنا بۆ ئەوەی دەنگەکانی کەم بکات بە تایبەتی لەو ویلایەتانەی کە بە ویلایەتە خۆڵەمێشەیەکان ناسراون. بایدن بانگەشەی ئەوە دەکات کە بەهۆی هەڵەکانی دۆناڵد ترامپەوە ڤایرۆسی کۆڕۆنا خەریکە بە تەواوەتی ئەمریکا وێران دەکات و ئابووری وڵاتەکەش تووشی گەورەترین گرفت بووە کە نزیک دەبێتەوە لە ڕووخانی یەکجارەکی. ئەوە لە کاتێکدایە ترامپ هەردوو ئەو بیانوانە ڕەت دەکاتەوە کە کۆڕۆنا ئەمریکەکانی وێران کردو و ئابووریش تووشی گرفت بووە چونکە ئەوانە تەنها کۆمەڵی قسە و بیانون بەدەست بایدنەوە بۆ ئەوەی دەنگەکانی کەم بکات. هەرچەندە ترامپ پێی وایە هەرگیز ئەمریکیەکان گوێ لە بایدن ناگرن دەچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە دۆناڵد ترامپ دەدەن. لەگەڵ بەردەوامی قسەکانی ترامپدا شارەزایان دەڵێن خراپی دۆخی دارایی و بڵاوبوونەوەی کۆڕۆنا تاکە بابەتێکی گرنگە کە وەک کارتی فشار لەسەر ترامپ بەکاردەهێنرێت بۆ ئەوەی دەنگەکانی کەم بکات. لەلایەکی دیکەشەوە پرسی پرۆسەی ئاشتی لە نێوان عەرەب ئیسرائیل و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی کە وەک پرۆژەیەکی ئەمریکی خۆی دەنوێنێت کاریگەری ئەرەییان لەسەر دەنگەکانی ترامپ هەیە چونکە گەورە ڕێکخراوە لۆبیستە ئیسرائیلەکان بە تایبەتی ئیپاک
لەبەر گرێبەستی سەدە و ئەو هەوڵانی ئەمریکا بۆ ئاشتی داوایان لە جووە ئەمریکیەکان کردووە دەنگ بە ترامپ بدەن. ئێستا ئەمریکا لە دووڕیانی نێوان جۆ بایدن و ترامپدایە کە ئایا کۆشکی سپی بۆ ترامپ یەکلایی دەبێتەوە یاخود فەرشی سوور بۆ بایدن ڕادەخرێت. هەموو هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە گۆڕانکاریان بەسەردادێت. بەڕێزان، لەم هەڵبژاردنەی ئەمریکا و هەموو هەڵبژاردنەکانی دیکەی ئەمریکا هەر کاندیدێک پێویستی بەوە 270 دەنجی کۆلیجەکان هەیە کە لە ویلایەتەکان بە شێوەیە زێشی یەکسان نایەکسانی پەرد بوون. پێویستیان بە 270 ئەم دەنگانە هەیە بۆی ببن بە سەرۆکی ئەمریکا. پێشبینی دەکرێت کە کاندیدی دیموکراتەکان 183 دەنجی مسۆگەرە، ئەمە 198 ئەم 183 دەنگەی مسۆگەرە. ئەوانیش لەو ویلایەتانن کە بەردەوام ئەم ویلایەتانن کە دەنجیان بە کاندیدی دیموکراتەکان داوە. لە بەرامبەریدا ئەوەی کە کۆماریەکان دەنگەکانیان مسۆگەر بێتاوەکو ئێستاکە 77 دەنگە، واتە دۆناڵد ترامپ 77 دەنجی هەیە مسۆگەرە کە ئەمان دەباتەوە. ئەم ڕنگانەی کە لێرە دەیان بینن ئەم نیلیە واتە ئەمانە مسۆگەرن بۆ دیموکراتەکان دەڕوە. ئەوەی کە بەڕەنگی شینەشی ئاسمانیە ئەمە ئەوەیە کە لەوانەیە ئەگەری هەیە بۆ دیموکراتەکان بڕوەوەی بە شینێکی تۆزێک تۆخترە. ئەمەمانەی ئەوەیە کە ئەم ویلایەتە ئەگەری زیاتری هەیە کە بۆ کاندیدی دیموکراتەکان بڕوە. لە بەرامبەریدا ئەم ڕەنگە سوورە ڕەنجی ئەو ویلایەتانەیە کە دەنگ بە کاندیدی کۆماریەکان و دۆناڵد ترامپ دەدەن و ئەوانەی کە ئاوا وەکو پرتەقاڵیە ڕەنگەکان ئەوەیە کە ئەگەری زۆر هەیە دەنگ بۆ دۆناڵد ترامپ بڕوە و ئەوەی ڕەنجی پەمەیی هەیە ئەوەیە کە ئەگەری تا حدێک ئەگەری هەیە کە بۆ کۆماریەکان بڕوە. ئەم ڕنگانی ترکە وەکو ڕەنجی زێر لەسەر شاشەکە دەبین ئەمانە ویلایەتە خۆڵەمێشیەکانن. جا بەپی ئەو لێکدانەوە بێ بەپی ئەو ژمارانە بێ کە سەیریان دەکەین، ئەمە دەبێ بێ یەکێک لەو هەڵبژاردنانەی کە کاندیدی دیموکراتیەکان پێویستی لەوانەیە پێویستی بە ویلایەتە خۆڵەمێشیەکان نەبێ بۆی ببێ بە سەرۆک، بەڵام دەبێ ئەم شوێنانە لەم ڕەنگەوە بگۆڕێ بۆ ڕەنجی نیلی بۆ ئەوەی بتوانێت ببێ بە سەرۆک. چکە تاوەکو ئێستا پێیان وایە ئەمانە بەپێی ئەو ناوەندانەی هەڵبژاردن و کۆکردنەوەی ڕا پێمان دەڵێن بەو شێوازەیە. ئەگە بایدن ئێستا 183 دەنجی هەبێ کەواتە 29 دەنجیش زۆر ئاسانە بۆی بیباتەوە، لە بەرامبەردا پێویستی بەو 78 دەنگەی تر نابێت تا ببێ بە سەرۆک. بەڵام بۆ دۆناڵد ترامپ بۆ ئەوەی ببێ بە سەرۆک پێویستە هەندێک لەو ویلایەتانە لە ژێڕکێفی دیموکرات دەربێنێکە ئەوانەی سنتەرەکان پێیان وایە کە ئەمانە دەنگ بۆ دیموکراتەکان دەدەن پێویستە ئەمە بباتەوە، پێویستە فلۆریدا بباتەوە کە ئێستا باسمان کرد، پێویستە ئەم ویلایەتە خۆڵەمێشیانە هەر هەمووی بباتەوە بەشێک لەو ویلایەتانە بباتەوە کە بە درێژایی مێژوو دەنجیان بە دیموکراتەکان داوە جگە لە ساڵی 2016 دەبێ وەکو ویلایەتی پێنسیلڤینیا. پێنسیلڤینیا یەک لەو شوێنە گریگانەیە کە دەنجی کۆلیجەکانی لێیە. لە ساڵی 2016 هەموو ناوەندەکانی ڕادەیانگوت دەنگ بۆ هیلاری کلینتن دەدەن، بەڵام دەنجیان بۆ دۆناڵد ترامپ دێ. ئێستا کە جارێشتر پێدەچێ دۆناڵد ترامپ و بەربژێری دیموکراتەکان ئەم ویلایەت بباتەوە. ئەگەر سەیری ویلایەتی پێنسیلڤینیا بکەن بۆ نمونە، پێنسیلڤینیا 12.8 میلیۆن دانیشتوانی هەیە و لە پێنسیلڤینیا 20 دەنگی ئەلێکترۆل کۆلیجەکان هەیە بۆی هەر بەربژێرێک زۆرترین دەنگ بێنێ لێرە. ئەگەر زۆرترین خەڵک لەم ویلایەتە دەنجیان هەر بەربژێرێکدا ئەم بەربژێرە 20 دەنگ بۆ خۆی دەبا بۆی پێویستی بە 270 دەنگ بێ وەکو باسمان کرد بۆی ببێ بە سەرۆکی ئەمریکا. ئەگەر سیرکەن لە ساڵی 92 تاوەکو 2016 و تاوەکو ئێستا بەردەوام ئەم ویلایەتە دەنجی بە کاندیدی دیموکراتەکان داوە جگە لە 2016 نەبێ کە بۆ یەکەم جار دوای ئەم هەموو ساڵە دوای 5 هەڵبژاردن 6 هەڵبژاردن دەنجی بە کاندیدی کۆماریەکاندا. ئەم جاریان چی دەگوزارێ لە پێنسیلڤینیا دوای تۆزێشتر هەندێک لەسەر ئەم بابەتە دەدوێن.
بەڕێزان بۆ ئەم بابەتە دەچینە پێنسیلڤینیا و گفتوگۆیەکی گرین لەگەڵ برێندان ئۆلێری مامۆستای زانکۆ دەکەین کە یەکێک لە شارەزایانی سیاسەتی دەرەوەی و هەروەها چەند ساڵێکیش ڕاوێژکار بووە لێرە و لە کاتی پرۆسەی ئاشتی لە ئیرلەندای باکوور لەگەڵ تۆنی بلێری سەرۆکی بەریتانیا و لەگەڵ جۆرج بۆشی سەرۆکی و کاتی ئەمریکا لە پرۆسەی ئاشتی باکووری ئیرلەندا هەر بەشدار بۆ کەسێکی شارەزا و بلیمەتێکە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و هەروەها سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق و کوردستانیش. بەڕێز برێندان ئۆلێری خۆشحاڵین جارێکتر دەبینینەوە لەو بەرنمەیە کە تۆ ئێستا لە پێنسیلڤینیای لە یەکێک لە ویلایەتە گرنگانەیە کە وەکو باس دەکرێت لە 92 ئەم ویلایەتە بەردەوام دەنجی داوە بە کاندیدی دیموکراتەکان بەڵام جگە لە 2016 دەبێت کە دەنجی بە دۆناڵد ترۆمپدا. ئێستا دوای ئەم ململانەیە زۆرە و دوای 4 ساڵ ئەو ئەزمونەی کە دۆناڵد ترۆمپ لە سەرۆکایەتی هەیتی خەڵکی پێنسیلڤینیا جارێکتر دەنگ بە دۆناڵد ترۆمپ دەدەن یان دەگەڕێنەوە ئەوەی کە دەنگ بە کاندیدەکانی دیموکراتەکان بدەن وەکو 20 ساڵی ڕابردوودا. ئێستا بەڕوونی دابش بوون و پێم وایە ئێستا زیاتر بەلای بایدنان لە 2016 پێنسیلڤانیای بردەوە ترامپ بە ژمارەیەکی باش ئەوەیە کە دوو شاری زۆر گەورەی تێدایە وەک فیلادۆلفیا و پیتسبرگ هەردووکیان بە زۆری دەنگیان بۆ دیموکراتەکانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک شاری بچووک شارۆچکەی بچووک کە زۆربەیان دەنگیان بە کۆماریەکاندا و ئەم جارە جیاوازە هۆکارەکەشی ئەوەیە کە ژمارەکە زۆر زیاترە بێ و ژمارەیەکی زۆر پێشوەختە دەنگیان داوە و لە سی مانگ دەنگەکان یەکلا دەکرێنەوە دەژمێردرێن و لە نێوان ئەفریقی ئەمریکیەکاندا بە هەمان شێوە دەنگدانێکی زۆر هەبووە دەنگیان زۆردا و جیاواز لە 2016 پێم وایە بە لێکدانەوەی من ئەوەیە کە 2016 بۆ ترامپ بردیەوە و هیلاری کلینتن دۆڕاندی ئەوە بوو کە دەنگی ئەفریقیە ئەمریکیەکانی بۆچوو و دەنگیان حەزیان بە ئۆباما بوو ڕاستی بەڵام بەو شێوەیە هیلاریان خۆش نەدەویست بۆیە دەنگیان بە بایدندا. بەڵام ئێستا هەبوونی پاندەمیک با بڵین پەتای کۆرۆنا کە ژمارەکان زۆر بەرزن و هێشتا پیشەسازی و بازرگانی وەکەوەی کە ترامپ بەڵێنی دابوو وەکو خۆی نەهاتوەتە جێ کارگەکان هێشتا کرێکارەکانیان لەدەست داوە کاریان لەدەست داوە خەڵکی بۆیە هێشتا لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەم قسانەی من ئەوە ناگەیەنێ کە یەکلا بوو بێتەوە بۆ بایدن ئەم ویلایەتە نەخێر بەڵام ئەکرێ ترامپ ئەگەر لە چەند ڕۆژی داهات و هەندێک سیاسەتی خۆی بگۆڕێ بارە و فلۆریدا بێ پێم وایە ئەکرێ بیباتەوە بۆیە هەموو کەسێک با بڵێن چاوەڕێی ئەوە بکە و من چاوەڕێ دەکەم و پێم وایە خەڵکی چاوەڕێ دەکا کە 4 مانگ سەرۆکێکی نوێ بچێتە ئۆفیس. لە دوو شەوی ڕابردوودا لە پێنسیلڤینیا و بە تایبەتی لە شاری فیلادەلفیا گرژی و ناڕزایەتێکی زۆر هەیە لە نێوان خەڵک و هێزەکانی پلیس. ئەمە کاریگەری نەگەتیڤی دەبێت بۆ بایدن یاخود ئەمە یەک لەو کارتانە دەبێت کە بایدن دەتوانێت بەکاری بێنێتن بۆ ئەوەی خەڵکی زیاتر دەنجی پێ بدەن لە پێنسیلڤینیا. پێم وایە کوشتنی بەداخەوە کوشتنی کەسێک گەنجێک کە لە ڕووی عەقڵیەوە دەرونیەوە تەواو نەبوو کارێکی زۆر خراپە دژی هەموو پرەنسیپەکانی ئێمەیە و نەئەبوو تەقەی لێ بکەن بەڕاستی ئەمە تونند و تیژی و تووڕێیەکی لای خەڵکی لە فیلادۆلفیا بە تایبەتی لە ڕۆژاوای فیلادۆلفیا دروست کردووە. پێم وانییە ئەمە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ترامپ نابێ ئەم ڕووداوە و بە دیاریکراوی پێ دڵێم لە بەرژەوەندی بە تەواوی لە بەرژەوەندی بایدن دەبێ و بە دڵنیاییەوە کاردانەوە و کانی و دەرەنجامەکانیشی ئەبینین. زۆرێک پێیان وایە
کە لە بەرژەوەندی ترامپە ئەو تاڵانی و شکاندنی کەلوپەلی گشتی و ئەوانە کە ڕوویاندا بۆی خۆپشاردانەکە بەڵام من ئاڵێم نەخیر ئەمە لە بەرژەوەندی ترامپ نییە و ئەم تونند و تیژی پۆلیس بەرامبەر بە خەڵکی هیچ شتێک ناگۆڕێت. بەڵێ خۆت تاوان وەکو شارەزایەک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و یەکێک لەو کەسانەی کە پێم وایە لە زۆربەی خەڵکی عراق زیاتر دەزانێت دەستوری عراق چیتیایە و بەشێک بووی لەو کاتێککە دەستوری عراق دەنووسراوە لە بەغدا بووی و لە زۆربەی کوردیش باشتر دەزانی ئەو لەو بەندانەی کە مافی کورد پێشێل کراوە لە دەستوری عراقدا دێمە سەرەوە بەڵام بەر لەوە باسی دەستوری عراق و سیاسەتی ئەمریکا بکەم لە عراق پێم باشە پێم بڵێیت یا بە بینەرەکانمان بڵێ پێت وایە سیاسەتی ترامپ لە 4 ساڵی ڕابردوودا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتوو بووە چونکە ترامپ لە چەند جارێک باس لەوە دەکات کە ئەبراهام هاوپەیمانەتی ئەبراهام و لێک نزیکبوونەوەی ئیسرائیل لەگەڵ چەند وڵاتێکی کەندا و لەگەڵ سوودان و ئەمە گرنگی خۆی هەیە کە میدیای ئەمریکا گرنگی پێنادا پێت وایە سەرکەوتوو بووە لەو سیاسەتەدا؟ من پێم وانە کە هیچ کەسێک بەسەرکەوتوو ئەو سیاسەتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ترامپ لێک بداتەوە با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر فراوانە ئێستا تورکیا لەژێر دەسەڵاتی ئیدارەی ترامپدا زۆر شێتانە کار دەکا چۆتە ئازەربایجان و قەرەباغ سوپای تورکیا لە تورکیایە و سوپای تورکیا لە کوردستان لە سووریایە و هێزەکانی تورکیا نێردراون بۆ لیبیا و وەک با بڵێن پەنابەری وەکو چەکێک بەکارهێناوە دژی ڕۆژئاوا بۆیە تورکیا خراپترین با بڵێن پەیوەندی هەیە لەگەڵ دراوسەکانی ئەمە کارێکی زۆر خراپە کە دەبێ ئیدارەی داهاتووی ئەمریکا زۆر بە جددی سەیری ئەمە بکە ئەگەر سەیری پەیوەندی نێوان ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بکەی بەڵێ هەندێک هەنگاوی باش نراون و ئەوانەی کە با بڵێن نوا ناوی ئەنێن هاوپەیمانیتی دژە ئێرانی لە ناوچەکە ئەمە کارێکی باشی کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا نەیتوانیوە وەڵام دەرێکی باش بێ بۆ کێشە و دۆزی فەلەستینیەکان و پێم وایە چەند ساڵێکی دیکە کەیسی فەلەستینیەکانی دواخست ئەگە سەیری سووریا بکەی کە کەوتوتە ناو قەیران و کارەساتێکی مرۆیی زۆر گەورەوە ئێستش بەردەوامە و هەبوونی پەنابەرەکان کە بینیتان دێنە باشووری کوردستان لە ڕۆژ ئاواوە و ناوچەکە کەوتوتە ئاڵۆزیەکی خراپەوە و بەهۆی ئەو هابوونی ئەو لێشاوە پەنابەرە دۆخی کوردستان و ناوچەکەش تێک چووە بۆیە ئەگەر ئەم هەموو وێنەیە سیر بکەی پێم وایە سەرکەوتنی ئەمریکا نابینی لەو دۆخەدا و ئەمریکاش دەستبەرداری هەموو بەرژەوەندیەکانی خۆی بوو لە سووریا دایە دەستی تورکیا و کشاونەتەوە بە زۆری لە سووریا بۆیە ئەمە بابەتێکی زۆر گەورەیە و لە عێراقیش ئێستا ئەمریکا بەو شێوە گەورەیە ڕۆڵی نەبووە و سەرکەوتنی باشی بەدەست نەهێناوە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە دۆناڵد ترۆمپ یەک لەو کاندیدانە بوو کە زۆر پشتگیری کوردستان و کێسی کورد و هەروە کوردی بە دۆستێکی گرنگی ئەمریکا وەسف دەکرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە زۆر جار تەنانەت باسی لەوەش کردووە کە سربەخۆیی کوردستان مافی گەلی کووردە لە عێراقدا بەڵام لە ساڵی 2017 لە کاتێکە و لە کۆشکی سپی بوو ڕیفراندۆمێکی دەستوری لە هەرێمی کوردستان کرا هیچ پشتگیریەکی بۆ ئەو ڕیفراندۆمە و بۆ ڕای خەڵکی کوردستان دەرنەبڕی کە زیاتر لە 1992 خەڵکی کوردستان دەنجیان بە سربەخۆیدا ئەمە پێمان ناڵێ ناتوانین ئێمە لە کوردستان ئەم جارە پشت بە وعدەکانی دۆناڵد ترۆمپ ببەستین؟ هیچ کەسێک باوەڕی بە ترامپ نییە نەک تەنها کوردەکان کێشەی ترامپ ئەوەیە کێشەی ترامپ بۆ هەموو کەسە یەکێک لەوانەیە کە
کێشەکانی سەرکردایەتی کورد هەی بوو لەگەڵ ئیدارەی ئەمریکا لە 2007 ئەوە بوو کە بە تێگەیشتنی تەواویان نەبوو بۆ بڕیارەکانی ترامپ و عقڵیەتی ترامپ بۆیە برێت مەگۆرکیش بە هەمان شێوە نەیانتوانی وەکو پێویست برێت مەگۆرکیش بخوێنەوە بۆیە خراپترین سیاست ئیدارەی ترامپ هەیبوو و کورد زۆر دڵسۆزن زۆر بەوەفان بەڵام بەڕاستی خیانەتیان لێکرا و پشتیوانی ئەو پرۆسە دیموکراسی نەکرد ئەمریکا بۆیە هیچ جۆرە پاساوێک نییە بۆی کە ڕێگە درا 2007 ئەو خاکەی کوردستان داگیر بکرێت بە سەربازی بەهێز بۆیە ئەوەی کە ڕوویدا و چالاکیەکانی ئەمریکا لەو کاتەدا هێزە کوردیەکانی دابش کرد و لە ناوخۆ بینیمان کە خیانەتێکی گەورەش لە کوردستان ڕوویدا و هەندێکیان چوونە بەرەی ئێران و ئەمە هۆکارەکەی ئەوە بوو من پێم وایە ترامپ خۆی یەکلای نەکرد بوویەوە و نەیتوانی چۆن با بڵێن سیاسەتی خۆی بگەێنێتە کورد و ئاشکرا پاڵپشتیان بکە و سەرڕێرامانە کوردستان لە هەژمونی سەرڕای ئەمانە پێدوایە جۆ بایدن پێدوایە جۆ بایدن باشتر دەبێ بۆ گەلی کورد؟ بەڵێ بۆ ئەم هۆکارانەی کە باسم کرد و یەکەمیان ڕوونە کە سیاسەتی ئەمریکا چییە و پێشبینی کراوە ژمارە 2 ئەوەیە کە بایدن بە دیاریکراوی دژی سیاستەکانی ترامپ وەستاوەتەوە کە نەیتوانێت پاڵپشتی کورد بکە سێەم چونکە ئیدارەی بایدن ڕێز لە ئەنجامی ڕیفراندۆم و هەڵبژاردنەکان دەگرێت و پەیوەندیەکی باش و توندوتۆ لەگەڵ حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراقیش دادەنێ نەک تەنها لە لای پاڵپشتی لە سەرکردەیەکی میلیشیا لە شوێنێک بکە بەڵکو بایدن ڕێز لە دەستور دەگرێ و من پێم وایە لە سەردەمی ئیدارەی بایدندا بە دڵنیاییەوە هەموو کات پاڵپشتی وهانی ئەوەش دەدا کە دەستوری عێراق وەکو خۆی جێبەجێ بکرێت. برێندانەولێری مامۆستای زانکۆ و شارەزا لە سیاسەتەکانی ئەمریکا زۆر سوپاست دەکەین. بەڕێزان دەچینە فلۆریدا و کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن لەوێ وتارێکی هەیە لە نێو ببورن لە دەچینە فلۆریدا جۆ بایدن لەوێ وتارێکی هەیە بۆ بانگەشەی هەڵبژاردن لەگەڵمان بن. ئەمە کارێکی زۆر نیشتیمان پەروەرانەیە بەڵام ترامپ هێشتا گوێ بە زانست نادا ناکرێ ڤاکسین بە سیاسی بکرێ دەبێ پلانێکی ڕوونمان هەبێ و بە دادپەروەری دابش بکرێ و کەلوپەری خۆپارێزی ماسک دەستکێش گاڵۆن و هەمویان دەبێ بە یەکسانی دابش بکرێن کردنەوەی قوتابخانەکان و کردنەوەی ئابووری دەبێ بە شێوەی بە پلان بکرێتەوە نەک بە چەواشەکاری نەک بە بێپلانی نەک بە خۆڕایی بە شێوەیەک بێ کە کەس نەزانێت چی بکات و ئێمە بە گوێرەی ڕاپرسیەکان پێشبینیەکان بە هەزاران کەسی دیکە لەم وڵاتە دەمرێ من ئابووریە وڵاتە داناخم بەڵام بە دڵنیاییەوە ڤایرۆسەکە کۆتایی پێدەهێنم سیرکەن کاتێک من و باراک ئۆفیسمان بەجێ هێشت بەهێزترین ئابووریماندایە دەستی ترامپ وەکو هەموو شتێکی باش بۆ ئەو بەجێمە بەڵام ئێستا ئێمە ئابووریمان تێک چووە و هەموو شتی تێکداوە نەک تەنها ئابووری ئێمە دەتوانین ئابووری بگەڕێنینەوە دەتوانین هەموو شتێک بگەڕێنینەوە نەک تەنها ئەوەی کە باسی سەرۆت و سامانی خۆمان بکەین نەک تەنها هەموو شتێک لە دەستی تەنها کەسێک دابێت من بەڵێنتان پێدەم ئەمە بەڵێنی منە بۆ ئێوە بە دڵنیاییەوە ئابوورەیەکی باشترتان دەبێت داهاتێکی باشتردان دەبێت و بە دڵنیاییەوە پێتان دەڵێم
هەموو لایەک پشکی یەکسان و دادپەروەری خۆی بەدەست دەکا و هەروەها هەندێک زیاتر لە 5,000 کۆمپانیا هەن تا ئێستاش $1 باجیان نەداوەتە حکوومەت دەبێ ئەوانە باجی خۆیان بدەن. باشە بۆچی ئەبێ کەسێک فەرمانبەرێک لە ئاگر کوژێنەوە کە گیانی خۆی دەخاتە مەترسیەوە مانگانە باجی خۆی بدە، بەڵام کەسێکی وەکو ترەمپ وە کۆمپانیا زەبەلاحەکانی ئەم وڵاتە باج نەدەن. ئەمە ڕاستیەکە کە $750 باز لەوە دەکەن $750 باجی داوە. کاتێک پرسیاریشی لێ یەکەن بۆچی باجت نەداوە دەڵێ چکە من زیرەکم و دەزانم چۆن براوغە ئەەکەم لە نێوان یاساکانی ئەمریکات ئەو و باجی خۆم نادەم. بەڵام سیرکەن چینی ناوەند مام ناوەند لەم وڵاتە زۆرترین باجیان داوە و دەبێت دڵنیابینەوە لەوەی کە ئەمە تا سەر بەردەوام نابێت. بەڵێ بەڕێزان ئەمە کاندیدی دیموکراتەکان بوو جۆ بایدن لە نێو هەوادارانی خۆی ئەم وتارە پێشکەش دەکا وەکو هەڵمەتی هەڵبژاردن لە ویلایەتی فلۆریدا لەو ویلایەتەی کە ئێستاکە خەڵکی ئەم ویلایەتە کە 29 ملیۆن کەسە ژمارەی ئەلێکتۆرال کۆلیژەکانی 29 خاڵە لێرە داوەندەکانی هەڵبژاردن پێیان وایە ململانەیەکە ئەوەندە نزیک بۆتەوە لە نێوان بایدن و لە نێوان ترۆمپ کە ئەستەمە پێشببینیەوە بکرێت کەشکامیان لەم ویلایەتە دەردەچن. ئەوەندەی ئەم ویلایەتە بۆ دۆناڵد ترۆمپ ئەم جاریان گرنگە لەوانەیە بەو ئەندازەیە بۆ جۆ بایدن گرنگ نەبێت. دۆناڵد ترۆمپ بۆی ببێ بە سەرۆک پێویستە ئەم ویلایەتە بباتەوە کە 29 خاڵی تێدا یەکێکە لە ویلایەتە خۆڵەمێشیەکان و جگە لەوە لە 2 ڕۆژی ڕابردوودا دۆناڵد ترۆمپ لە میشیگەن بوو. میشیگان یەکێک لە ویلایەتانەی دیکەیە کە گرنگیەکی تایبەت بەخۆی هەیە و یەکێکە لە ویلایەتانەی کە 16 ئەلێکتۆرال کۆلیجی هەیە هەر زۆرترین دەنگ بۆچی کاندیدێک بڕوە لەم ویلایەتە ئەم ویلایەتە کاندیدەکە ئەم ویلایەتە دەباتەوە بە 16 دەنگ. ئێستا پێمان دەڵێن کە ئەگەری زیاتری هەیە دۆناڵد ترۆمپ لەم ویلایەتە بدۆڕێ کە لە 2016 ئەم ویلایەتەی بردوێتەوە. بەڵام ئەمەش وەکو پێنسڵڤینیا هەمان مێژوی پێنسڵڤینیا لە ساڵی 1992ەوە تا وەکو ئێستا دەنگی بە کاندیدی دیموکراتەکان داوەجگە لە 2016 نەبێ کە دۆناڵد ترۆمپ ئێرەی بردەوە بۆ ئەوی ببێ بە سەرۆک پێویستە ئەم شوێنە بباتەوە. دوای تۆزێشتر میوانێکمان هەیە لێەوە و قسەی لەگەڵ دەکەین. خۆشەویستان لە ویلایەتی میشیگەن تانیاگلی خەیلانی شرۆڤەکار و شارەزا لە سیاسەتی دەروی ئەمریکا لەگەڵمانە بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا. تانیاخان ڕۆژتان باش، پێمان بڵێ لە میشیگەن چی دەگوزاری؟ ئایا ئەم ویلایەتە جارێکتر دەبێتەوە بە ویلایەتێک چین یاخود دۆناڵد ترۆمپ ئەم جارش لەوانەیە بە ئاسانی بیباتەوە وەکو ساڵی 2016؟ ئەم کاتتان باش هەمولایەک ئەوەی ڕاستی بێتن وەکو جنابیشت ئاماژەت پێکرد. میشیگەن ئەم جارە احتیمامێکی زۆری پێدەدرێت لەلایەن کۆماریەکان لەلایەن دیموکراتەکانە. بەڕاستی زۆر هۆکار هەن بۆ ئەوەی کەوا میشیگەن احتیمام هێ بدەن. وەکو تۆش باست کرد ئایا یەکێک لە ویلایەتانەیە عادەتەن کە دەنگ ئەو کەسەی کە میشیگەن بباتەوە سەرۆکایەتی دەباتەوە. میشیگەن ویلایەتێک کە دائیمەن لە بینی سوور و لە بینی شیر متقلب بووە، یعنی هەموو شرتنی هەموو جارێک بڵین دائیمەن دەنگ بە کۆماریەکان دەدا یان دائیمەن دەنگ بە دیموکراتەکان دەدا وەکو ویلایەتەکانی دیکە. بەڵام لەو ماوەی ئەخیر بە تایبەتی میشیگەن زۆر لە ئەعلام باسکراوە لەبەر هەندێک هۆکار. بۆ نمونە یەکێک لەوانە ئەوە بووە کە دۆناڵد ترۆمپ کەیفی بە محافظی میشیگەن نایەتن، وەکو دەڵێن زۆر وەکو منافسەیەکی زۆریان لە بینە هەیە. خۆی خانمێکە دیموکراتە گرێچن ویتمەر کە
لە بیدایەتەوە دانڵد ترامپ ڕخنەیەکی زۆری لێدەگرت بەهۆی شێوازکردنی تعاملی لەگەڵ بڵێن مەسلەی کۆرۆنایە، یعنی کە قەراریدا هەموو محافظەکەیان هەموو ستێتەکەدا بخاتن و لە هەمان کاتیشە هەنێک شتی کرد مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ئەوە بودەی دەبێ ئێمە علمەکە زیاتر باوەڕمان پێی هەبێتن وا بکەین کەوا بە شێوازێکی علمی تعامل لەگەڵ ئەو ڤایرۆسە بکەین و ئەو خانم هەر خۆشی یەکێک لەو مڕەشەحانە بۆ بایدن کەوا ببێتە جێگیری بایدن بۆ یەژنێکە وەکو دەڵێن پێگەی خۆی کردوتەوە لە ناو سیاسەتی ئەمریکادا و وەکو مناسبەسەیەک ئێستا ترامپ بە ئەوەی دەزانێت چونکو بەداخەوە ترامپ ئینسانێکە کە شت زۆر بە شخصی وەردەگرێ و تعاملی وەکو دەڵێن بە دیبلۆماسیەت نازانێت لەگەڵ شتا تعامل بکە بۆیە بە مەسلەیەکی شخصی دەزانێتین کەوا ئەو پێویستە بەرامبەر بە ریچن وەتمەر و لەگەڵ بە هەمان شێوە بۆ ئەوەی کە کاندیدسیەکەی خۆی بباتەوە یان ببێتەوە سەرۆکی ئەمریکا جارێکی دیکە پێویستە کە ئەو ویلایەتە دووبارە وەربگرێتەوە. بڵێ تەبەن میشیگەن بە پایتەختی پیشەسازی ئۆتۆمبیل ناسراوە لە ئەمریکا و لە هەموو جیهانیشدا لە کاتێکدا کە ئیکۆنۆمی ئەم ویلایەتە زۆر باش بوو لە 40 ساڵی ڕابردوو تا 50 ساڵی ڕابردوو بەڵام لەم 20 ساڵی دواییدا ئیتر ئەم ئیکۆنۆمیە سەبر هاتوۆتە خوارەوە ئەم ئیندستریە تا هاتوۆتە خوارەوە خەڵکێکی زۆری بێکار لەم ویلایەتە هەیە خەڵکێکی زۆری هەژاریش لەم ویلایەتە هەیە ئەمانە پێ دوایە دەنگ بۆ کامەکان دەدەنیان کامەکان دیت پاکێجێکی باشتری هەیە بۆ ئەم خەڵکێکە لە ویلایەتی میشیگەنە. بەڵێ هەلو کات نەهرۆ بوو بوورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەوە. بەڵێ لە ویلایەتی میشیگەن وەکو گوتمان یەکێک لە پایتەختە گرنگەکانی پیشەسازی ئۆتۆمبیل بووە لە هەموو جیهاندا نەک لە ئەمریکاداوە لە 40 ساڵی ڕابردوودایتر هێدی ئەم پیشەسازیە و قەبارەی پیشەسازیەکە کەم بۆتەوە لە حاڵی ئێستادا ئەوانەی بە جەنەرۆیشن نەوە دوایینەوە لەم پیشەسازیەدا کاریان کردوێستا خەڵکێکی زۆری بێکار ماوەتەوە لەوێ و خەڵکێکی زۆری هەژاریش ماوەتەوە چینی هەژار و چینی کرێکار زۆرە لەم ویلایەتە ئێستا پێ دوایە ئەمانە دەنگ بە شێوازێک بدەن دەنگ بۆ کامە کاندید دەدەنیان کامە کاندید پاکێجێکی باشتری هەیە بۆی ئەم خەڵکە لەو هەژاریە دەربێنێ لەم ویلایەتە. خۆی چەند ساڵێک لەمەوبەر بڵێن لە کاتی ئۆباماکە ئەو سەرۆکی کۆمار بوو یەکێک لە مشکیلەکانەوە بڵێن کە اقتصادەکە بەرەو خراپیان وەزع ئابوووریەکە بەرەو خراپی ڕۆیشت تۆ بۆ ئینقاذی وەکو دەڵێن ئەو معاملانە بکاتن یان بڵێ ئەو شەریکاتانە ئەو شەریکات زەبەلاحەکانی سیارە بکە ئەوە خۆی لە خۆیە وەکو بڵێن خەڵک تەوەقعی دەکرد کە تەسیری ئەوە هەبێتن کە زیاتر بەرەو دیموکراتی بڕۆن بەڵام میشیگەنیش وەکو هەموو شارەکانی دیکەی کە لە ناوەڕاستی ئەمریکانە ڕاستە هەندێک منطقەی تێدا هەیە کە لەوانەیە زۆر لەبراڵ بنیان دایم پشگیری کاندیدی دموکرات بکەن بەڵام بەعام وەکو بڵێن زۆرینەی وەلایەتەکە خۆی عادەتەن کە دەڵێن میشیگەن باسی مەسلەی دەست دەکەن چکو شکلی وەکو دەستێک وایە تقریبا منطقەیەکی هەیە ئەلێرانە ئەمەیان منطقەیەک هەیە ئەلێرە ئەوە زیاتر وەکو بڵێن کە تەرکیز لەسەر دموکراتەکان دەکا و معاملەکان زیاتر لەوێنە بەڵام زۆرینەی منطقەکەی دیکەیان برن باقی محافظەکە محافظەیەکی زیراعیە خەڵکێکی زیاتر سپی پێستە و ئەوانیش زیاتر حتى بڵێن تاریخیان دائما دعمی کۆماریەکانیان کردووە نەکو دموکراتەکان و لە هەر لەو ویلایەتەش جالیەشی زۆری عراقی بە تایبەتی عربی عراقی و مەسیحی عراقی هەیە نازانی ئەمان بە شێوازەیان دەنگ بۆ کامەکاندی دەدەن زۆر بە کورتی زانی خۆی یەکێک لەو شتانەی کە زۆر سەیرە دەبێنی عادەتەن ئەوانەیە کە خۆیان وەکو پەناهەندە هاتوونەیان وەکو بڵێ هاتوونە لێرە وڵاتە دەژن زۆر جار بڵێن لەبەر هەندێک کۆکارە لەوانەیە دعمی کۆماریەکان بکەم بەهۆی ئەوەی وەکو بڵێن باوەریان بەوە هەیە کەوا ئەوان وڵاتەکانی خۆیان ئازاد دەکەن لە زوڵم و لە دیکتاتۆریەت و لەمانە بەڵام ئەوەی من ئاگام لێ بێتن لە هەڵبژاردنەکانی ڕابردوو زیاتر تقریبا دەنگدانەکە بۆ دۆناڵد ترامپ بوو لە هەمان کاتیشە و دەنگیان بە ئەودا بۆیەش وەکو دەڵێن زۆرینەی دەنگی هێناوە بەڵام
ئەم جارەیان بە تایبەتی دوای کە دانڵد ترامپ بوو بە سەرۆکی کۆمار وای کرد کە وەکو بڵێن مزلمبانەکەی دانا یان وای کرد مەجموعەیەک وڵاتی ئیسلامی کە خەڵکەکەیان نەتوانن بێن بۆ ئەمریکا لە ئەمریکا بژن ئەوە خۆی تەداعیاتێکی سلبی هەیە لە ناو مجتەمع ئیسلامیەکان یان عەرەبەکان بەعام لە هەموو ئەمریکا توقع دەکرێتن زیاتر ئەم جارەیان دەنگ بە دموکراتەکان بدەن بۆ ئەوەی کەوا زیاتر حدودەکان بکرێنەوە و بتوانن کەس و کاری خۆیان ئەگەر ویستیان بیان هێنن بۆ ئەمریکا. تانیا خان زۆر بە کورتی کامە کاندید دەرسوونی کامە کاندید بۆ ئێمەی کورد باشە لە هەرێمی کوردستان. کاک نەهروان پرسیارە زۆر بە کورتی ناتوانین وەڵامی بدەینەوە بەڵام دوسێ شت هەیە لێرانە دەبێ بەرچاوی بگرین. یەکەمیان ئەوەیە کەوا تۆ مجرد پێویستت بە سەرۆکی کۆمارەکە نیە بەڵام پێویستت بە کۆنگرس و بە مەجلیسی بڵێن ئەنجومەنی پیرانیش هەیە. ئەگەر ئەنجومەنی پیران و کۆنگرسەکە هەر وەکو خۆی بمێنێتەوە بە کۆماری بمێنێتەوە تۆ ئەگەر سەرۆکەکەشت دیموکراتی بێ لەوان گۆڕلەوانەیە گۆڕانکاریەکی زۆر لە سیاسەتەکە نەکرێت. بەڵام من بڕێی خۆم بەشە وەکو شخصی تانیا پێم باشترە کە بایدن بێت چونکو بایدن دائیمەن دۆستی کورد بووە حتا ئەو پلانەی کە ئەو داینا بۆ عێراق بەش بکرێتن بۆ سێ پارچە کوردی سنی شیعی ئەوە پلانی ئەو بووە و خبرەیەکی زۆری هەیە لە مەسلەی پێم وایە زۆربەی کوردی هەرێمی کوردستان و کوردانەی تارا و گەشت هاوڕان لەگەڵ ئەم ڕێیەوە زۆر سپاس تانیاگلی ئەندامی پێشووی پەرلەمان و شارەزا لە بواری سیاسەتی دەرەوەی ئەمریکا زۆر سپاس. بەڕێزان دەچینە واشنگتن لەوێ هاوکارمان ڕەحیم ڕەشیدیمان لەگەڵدا. ڕەحیم گیان لە ئەمریکا چی دەگوزارێت؟ دەزانین هەردوو بەربژێر ئێستا سەرقاڵ و سەرگەرمی بانگەشەی هەڵبژاردنن لە فلۆریدا و پێدەچێت دۆناڵد ترامپ زیاتر پێویستی بە فلۆریدا بێ وەک جۆ بایدن. چی دەگوزارێت لەوێ لەسەر ئەم بابەتەش پێمان بڵێ؟ بەڵێ کاتان باش دکتۆر نەهرۆ لە ڕاستیدا تا لە ماوەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکاتی 2020 نزیک دەبینەوە جمو جۆڵ و ململانەی نێوان دموکراتەکان و کۆماریەکان بۆ بەدەستهێنانی کۆشتی سپی چڕوپڕتر دەبێتەوە و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کۆمەڵێک لە ویلایەتانەی کە یەکلاکەرەوەن لەم هەڵبژاردنەدا ئەم ململانیانە خەست و خۆڵتر دێتە ڕۆژەفەوە بۆ وێنە لە پێنسەڵڤینیا لە فلۆریدا لە ویسکانسن لە میشیگان و تا ڕادەیەکیش لە جۆرجیا ئەگەر بە نمونە جۆرجیا بێنمەوە لە 1992 جیا لە 2016 دەنگیان بە هیچ بربژێرێکی لە ڕاستیدا دیموکراتەکان بەو شێوەیە نەدابوو بەڵام ئێستا کە 16 کورسیشی هەیە لەوێ بایدن و ترامپ زۆر نزیکن و لە هێندێک ناوچەی دوورە پەرێزدا جۆ بایدن پێش کەوتووە. لە لایەکی دیکۆر وەکو ئاماژەت پێکرد فلۆریدا بۆ هەردوو بربژێرەکە یەجگار گرینگە لە هەڵبژاردننی 2016دا کە بە شێوەیەکی ڕەها و دیار دەنگیان بە بربژێری کۆماریەکاندا ئێستا دەبینی شارە گەورەکانی ئەو ناوچە گەشتیاریە کە بە با بڵێ لاتین ئەمریکایەکی زۆر زۆر سپانشێکی زۆر زۆریشی تێدایەوە ئەوەش دەور دەبینێ لە ڕاستیدا هەوڵیان داوە کە ململانەی خۆیان لەوێ چڕ بکەنەوە چونکو هەر کام یەک لەو بربژێرانە دەنگی ئەوێ مسۆگەر بکە ڕێگاکەی زۆر زۆر ئاسان دەبێت. ئەبینی تەکساسیش یەکێکی دیکە لەو شوێنانەیە کە بە چڕی ئیشی لەسەر دەکەن هەرچی زۆرینان دەنگیان بۆ کۆماریەکانەوە 38 کورسیەیە. بابەتێکی دیکە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئێستا مشتومڕێکی زۆر لە ئارادەیە لە پەیوەندی لەگەڵ دەنگدان لە ڕێگای پۆستەوە چونکو دیارە دیموکراتەکان لەو شکستیان هێناکە ئەمە درێژ بکرێتەوە ماوەکەی ئەوانە دەڵێن زۆربەی ئەو دەنگدەرانە کە لە ڕاستیدا دەنگدەری دیموکراتەکانیشن یا ناویان بە دروستی نانووسرێ یا دەنگەکانیان دەفەوتێ لەو پەیوەندیدا ئەمە کۆی و قسە و باسانەیە کە ئێستا لە ئارادا. بەڵێ ئەمە شەریەکێک بوو لەو بابەتە گرنگانەیە زۆربەی ڕۆژنامەکانی ئەمریکا ئەم بەیانیە گرنگیان پێداوە. بەڕێزان هەموو شەوێک کاتژمێرنەوە لەگەڵتان دەبین تا هەڵبژاردنەکانی ئەمریکا کە 4 ڕۆژ و چەند کاتژمێرێکی ماوە دەست پێ بکە تا سبەی شەو هەر شاد بن.